پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە دەوڵەتی مەدینەی دەستووریدا هاوڵاتیان ئەمەیان لێ ناوەشێتەوە. فەرمووی لەمڕۆوە تۆی موسڵمانی هاوڵاتی ئەمەد لێ ناوەشێتەوە. بە من و بە تۆش دەڵێ ئەمە لە من و لە تۆی موسڵمان ناوەشێتەوە. وەکەڕەهە لەکم الله سبحانه وتعالى سێشتی پێ ناخۆشە بۆ ئێوە. سێشت خوا پێی ناخۆشە تۆ بیکەی مەیکە. یەکەمیان قیل وەقال، قسەی بێبنەما، قسەی زۆر، هەردەم مەبە. الله پێی ناخۆشە هاوڵاتی دەوڵەتی مەدینە، هاوڵاتی موسڵمان لە هەر شوێنێکا بێ دەمی درێژ دەستی بۆ کار کورت. الله سبحانه وتعالى دفرمي لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. بخوا همو قسەی لە بینی خەڵکا دەکرێ، سەر بەیەکەوە دەنێن و قسە دەکەن و حەستان لە زۆر بڵێ یەد و لە ڕوویەوە پەرژین بێ، حەستان لە قسە هێنان و بردن و باس و خواسی خەڵکا، هەمووی قەرزاری لەسەری لە قیامەتە. یان سوودێکت پێ ناگەێنێ لا خەیڕە، هیچ سوودی نییە ئیلا سێ قسە نەبێ. هاوڵاتی چاک دەبێ هەوڵی ئەم سێ قسە بدە کە بەیەکەوە قسەیان کرد ئەمەڕە بیسەدەقەتین، تخوا فڵان کەس حاڵی فڵان کەسی برامان زۆر خراپە، بەخوا پێوەی دیارە کە ماڵ و منداڵی هەژارە، تخوا بە هاوکارێکی بکەین. قسەکەت سکی کەسێک تێر دەکا، ماڵی هەژارێک ئاوەدان دەکا باشە. ئەو معروف فڵان کەس خەریکە گومڕا دەبێت، لاڕێ دەبێت، تیا دەچێت و خوا با فریایکەویم بچین ئەمشۆ دوو قسەی خێری بۆ بکەین. ئەو ئیسلاح بین الناس، فڵان کەس و فڵان کەس بینیان ناخۆشە خەریکە دەکەوێتە ئاژاوەیەکی گەورەوە، با بڕۆین لە بینی ئەو ژنمێردا دوو قسەی خێر بکەین، با بڕۆین لە بینی فڵان برا و برادا لە دراوسێ و دراوسێ نەهێڵین عاجزەکە پەرەبستێنێ ئیسلاحی حاڵیان بکەین. والله لەم قسەیە زیاتر لە تۆی موسڵمان ناوەشێتەوە. کۆمێن لەسەر هەموو کەس دەنووسی و ڕۆژ تایەوارە فەیسبووکت کراوەیە و لە دار و بەردا پێدادەی وەختی دەزانی مێشتێکی ماندوو لە ماڵ و منداڵی خۆشت وەڕزی وڵاتیش ئەوە حاڵەتی کاومان دەیبینین. فەرمووی وەکەثرەتی السؤال، لە تۆ ناوەشێتەوە پرسیاری زۆر لە خەڵک بکەی، پرسیار لە ژیانی شەخسی خەڵک مەکە، بەتایبەت لە داهاتی مەکە. چەندت موچەیە، چەند پەیدا دەکەی، ئەو سارەت بە چەند کڕی، ئەم خانۆ چەندی تێ چووە، ئەو قەلەفێت بە چەند کڕی میوانێتی هەیە، لە ورد و درژ دەپرسێ، واز بێنە. وەکەثرەتی السؤال، زۆر پرسیارکردن لە بابەتە تایبەتیەکان لە تۆی موسڵمان ناوەشێتەوە. مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی کە ئێستا بانخوازێکە و لە وڵاتی بەریتانیا دەژی و دۆستمانە، لە کتێبی ڕاستڵەکاندنی ڕوحە تەم و مژاویەکان لە چاپی دووەمدا لاپەڕەی 78دا باسی خۆی دەکات، دەڵێ لە بەریتانیا لە زانکۆی برادفۆرد بەشداری خولی فێربوونی زمانی ئینگلیزیم کرد. دوو بەیەکەوە لەگەڵ ئەو کەسەی تەنیشتا مامۆستای سەر